خۆشەویستانم داواکاریەکەی من لە ئێوە ئەوەیە تکایە هەوڵ بە ئاسوودەیی بژی. مرج نییە ژیان زۆر خۆش بێ تا تۆ ئاسوودە بی. تەنها پێویستەکە تو بیرکردنەوەکانت باش بێت. یعنی ئەگەر تۆ بیرکردنەوەکانت باش بێ و لەسەر ڕێگایەکی ڕاست بەردەوام بی، جاری وا هەیە عەزابی ئەو ڕێگایە دەرمانی دەردەکان. پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام بەرزبوونەوەی پلەیان بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە عەزاب دراون، ناڕەحەت کراون. بۆیە ئولول عەزم پێنج پێغەمبەرەکە لە پێشترن لە پێغەمبەرانی تر. ئەیژینا وەکو پێغەمبەران ئێمە فەرقی کەسیان ناکەین، بەڵام ئەمانە کە عەزیەتی زۆرتریان چەشتووە خاوەنی پلەپایەکی تایبەتن. جاری وا هەیە ناڕەحەت بوون لە ژیانە تۆ پێگەین. مرج نییە ئاسان کاری لە ژیانە تۆ پێ بگەین. بۆیە دڵنیابە ئەگەر تۆ بەهێز بیت، ڕوبەڕوو ببیتەوە، ڕوبەڕووی کێشە و ناڕەحەتیەکان ببیتەوە، ئینشاءالله تۆ ئەدیتە بەختەوەری و تۆ ئەبێت لە ئەوەڵەوە بڕیارت دیابێ کە تۆ ئاڵتوونەکە بیت. ئەو کاتەیە کە تێزابە کە تۆ نافەوتێنێ، ئەو کاتەیە کە تێزابە کە ئەبێتە خۆی لابردنی چڵک و پیسیەکانی تر. بۆیە بڕیار بە تۆ ئاڵتوونەکە بی و بەرگی ناڕەحەتیەکان بگری و بەردەوام بیت. جاری وا هەیە ماڵ و مناڵت هەیە، ئیشت هەیە، کێشەی داراییت هەیە، کێشەی تەندروستیت هەیە، خودی بەردەوام بوون تۆ ئەگەێنێتە پلەیەکی بەرز. لێرە بەردەوام بوون لەسەر چی؟ بەردەوام بوون لەسەر خۆ باشکردن. خۆت باشکە. یەکێ لە شتەکانە تەبیعەتی خۆت باشکەی. من جارێکیان بە گەڕەکێکی سەروی گەڕەکەتی خۆمانە ڕۆشتمە سەرەوە. پیاوێکی پیر هەبوو لەبەر درگا دائەنیشت و بەرماڵێکی یا بەسەر شانیا و ئیتر هیچ توانە وزەیەکی وایتیان نەبوو. مناڵان دەنگەدەنگ و یاریانە کرد. تۆپێک هاو پیایە کێشە. بەڵام ئەوەی جێگەی سەرنج بوو ئەم پیاوە پیرە هەستایە و تۆپەکەی هێنایە ناوەڕاستی جادەکە و شەقێکی لێ شوتێکی لێ بەرەو مناڵەکە و بە پێکەنینەوە چوویەوە دانیشتەوە. هەر لەو گەڕەکە ڕۆژێکی کەیان مناڵان یاریانە کرد بوو بە شەڕ. گەنجێک جنێوی بە پیاوێکی پیرەیە. پیاوە پیرەکە لەویش تەمەنی کەمتر بوو، بەڵام چەقۆیەکی هەڵگرتە بوو تۆپەکەی ئەتەقان و جنێوی بە دایک و باوکی مناڵەکانەیە. ئازیزانم، هەر یەک ژیان یەک موقیفە خاتە بەردەستۆ. یان تۆ تەبیعەت خۆشەکەی یان تەبیعەت ناخۆشەکە. تەبیعەت خۆشەکە ئەوە بوو هەستایەوە شوتێکی لێیا بۆ مناڵەکان و بە پێکەنینەوە دانیشت و لەناو بەختەوەریە ئەژی لە کاتێکا زۆر لاواز و ئەوە بوو. بەڵام تەبیعەت ناخۆشەکە ئەوەیە کە لە ماڵەکە هاتوۆتە دەرە و پەلاماری تۆپەکە ئەیا و تۆپەکە ئەدڕێنێ و شەق لە مناڵەیە و ئەمیش بە دەنگەدەنگی مناڵەکان بێزار بوو. ئەوە تۆی ئەبێ ئێستا بڕیار بی کە لە تەبیعەت خۆشەکە بی. چکە باوەڕکەن بەختەوەری تۆ پەیوەندی بە تەبیعەتی خۆتەوە هەیە. هی وا هەیە دایمە دنیای لێ هاتوۆتە یەک. تۆ لەو جۆرە کەسە مەبەکەت دنیان لێ هاتوۆتە یەک. لەو چ بڵێ ئەی چی بکەم؟ ئەبێ ئەمە خەمی تۆ بێت. بەڕێزان، ئەبێ ئەمە خەمی تۆ بێت کە تۆ ئینسانێکی باش بی، کە تۆ ئینسانێکی بە سەبر بی، مرتاح بی، چاکت بووێ بۆ دەوروبەر. ئەبێ ئەمە لە خەمەکانی تۆ بن. تۆ هەر خەمە خۆیت، خەمی شتە گەورەکان بخۆ. تۆ هەر خەفەتە خۆی، خەفەتی شتە گەورەکان بخۆ. زۆربەی نەخۆشە نەفسیەکان ئەوانن خەفەتی شتە بچووکەکانە خۆ. ئەوانن خەفەتی ئەوە ئەخۆن کە ئەمان قەنەفەکەیان مۆدێلەکەی لە خوارەوەیە. ئەمانە بەردەوام خەفەتی ئەوە ئەخۆن کە جلەکانی گران بەهانیە. بۆیە ئەوانی کە خەفەتەکانیان بچکۆلێ نەخۆشی نەفسین. خەڵکانێک هەن هەمان کێشەی ئەوانیان هەیە، بەڵام خەمەکانیان خەمی مرۆڤایەتی. ئێستا بیری لێ بکەرەوە. دکتۆر عەلیوەردی باس لە ئەوە ئەکا، ئەڵێ باشە بۆ کەسێکی وەکو چارلز دیکەنز، کەسێکی وەکو شکسپیر تا دنیایە بە ئەدیبێکی گەورە باسەکرێ و کتێبەکانی تەبعەکرێنەوە و بە شانازیەوە خەڵک ئاماژەیان پێکا. ئەی خۆ ئێمە هەمانە فەساحەت و بەلاغەت و تواناکەی لەوانیش مهمتر بووە. بەڵام ئەزانن چۆن بووە؟ شاعیرێکی عەرەب بووە
لە خزمەتی خەلیفەیەکە یەک دیوانە شعری نووسیوە هەمووی پیا هەڵدان بۆ بە خەلیفە. ئێمە چییە؟ ئەمە کەس هەر ناویشی نازانێ و کەس بەلایە گرنگ نییە مەگەر پێویستیان بە دێڕێکی بۆ عرابی. ئەمە ئەبێتە ئەدیبێکی عالەمی لەبری خەمی گەورەی هەڵگرتووە. چارلز دیکنز لە چیرۆکەکانیان زۆر باز لە ناعەدالەتی و لە هەژاری و ئەمانەکە خەمیشی گەورەی مرۆڤایەتی هەڵگرتووە. بۆیە کاتێکە خەمەکانت بچووکن خۆت بچووکیت و خەمەکانت گەورەن تۆ گەورەی، ئەم ژیانە عادەتێتی پڕ لە خەم، پڕ لە خەفەت، پڕ لە ناڕەحەتی. ئێمە چۆن ئەبێ زیرەک بین لە هەڵبژاردننی بژاردە باشەکانە، ئەبێ زۆر زیرەک و عاقڵ بین لە هەڵبژاردننی خەمەکانیشە. چونکە خەم هەر ئەبێ بخۆی، خەم هەر هەیە، ئازار هەر هەیە، بەشێکە لە ژیان. بەڵام ئەوە تۆی ئەبێ عاقڵانە ئەو خەمە هەڵبژێری کە تۆ ئەکاتە مرۆڤێکی مەزن، نەک ئەو خەمەی کە تۆ ئەکاتە نەخۆشێکی نەفسی. جابا لێرە هەرێکێک لە ئێمە خەمێکی گەورەتر هەڵبژێرین، بە خەمەکانمان بگۆڕین، چۆن ببینە کەسێکی زیرەک، چۆن ببینە کەسێکی بەسوود، چۆن بتوانین ئێمە ئەو کەسە بین عادەتی بەردەوامی وەربگرین. یەکێک لە گەورەترین کارەساتەکان ئەوەیە خەڵکانێک هەن لەگەڵ ئەوەی هەلیان بۆ ئەڕەخسێ و بەتوانان یەک عادەتیان لە خۆیانە دروست نەکردووە، عادەتی بەردەوام بوو. بۆیە ئەمانە لە نیوەی ڕێگاوازە هێن و ناگەن بە گەنجینەکە. با ئێمە بڕیار بین بەردەوامیمان هەبێت. یەکێک لەو شتانی کە من لە ژیانمە بە تەواوەتی لەمسی ئەەکەم هۆکاری سەرکەوتنی پرۆژە و بیرکردنەوەکانمە، دڵنیابن مۆزوعەکە بەردەوامی. چونکە ئەگەر لە زۆرێ لە مۆقیفەکانی ژیانمە وازم لێ بهێنایە، من زۆر فاشیلی دامەوە. بەڵام لەو قۆناغا زەررم کرد بوو وازم نەهێنا، لەو قۆناغا تووشی کارەسات بوو بووم وازم نەهێنا، لەو قۆناغا تووشی ناڕەحەتی بووم وازم نەهێنا، هەر بەردەوامی تا ئەچیتە سەر سکەکە. کە چوویتە سەر سکەکە یەکێک وا ئەزانێت تۆ بە شانس بردووتەتەوە، یەکێ وا ئەزانێ تۆ یارمەتی دراوی، یەکێکیکە وا ئەزانێ ئەمە شتێکە بۆ هەڵکەوتووە. بەڵام ئەکرێ شتێکە بۆ هەڵکەوێت، بەڵام تۆ ئەبێ ئەوەنە بەردەوامی تا بۆت هەڵ. ئێستا ئازیزان داواکارێکی من لە ئێوە بەردەوام، وەرە بەردەوام بە لەسەر فێر بوو، وەرە بەردەوام بە لەسەر تەمرینکردن بە مێشکرد، وەرە بەردەوام بە لەسەر وەرگرتنی عیلم، وەرە بەردەوام بە لەسەر چاکەکردن، وەرە شتێک فێر بووی، وەرە هەر لە ئاوات ئەکادمی با زەمینەیە بڕەخسێنین، تۆ وەرە شتێکی باش فێر بووی فێری کەسێکی تری بکەیت. و ئێمە لێرە لە ئاوات ئەکادمی ئەم زەمینە ئەڕەخسێنین تاوەکو هەمومان بتوانین بچینە ناو سیستمێکەوە بە شێوازێکی سیستماتیک ئێمە بە مەزبوطی بگوازێتەوە لەم قۆناغەوە کە بە دڵمان نییە بۆ قۆناغێکە ئینشاءڵڵا لە خەون و لە پلانمانە هەیە. خۆشەویستانم، ئەوە بزانە ئەم دنیاە هاوکات بێڕەحمیشە و زۆرێک لە شاعیرەکان باز لە بێڕەحمی ژیانەکەن، زۆرێک لە خاوەن ئەزمونونەکان باز لە بێڕەحمی و بێوەفایی ئەم دنیایەکەن. ئازیزانم، ئەمە ساحەیە، ئەبێت تۆ بڕیار بەی براوە بیت. کاتێک کە ئەدۆڕی خەڵک چەپڵت بۆ لێ نایە، خەڵک حەز ناکا بتبینێ، خەڵک ئەڵێ پندێکی ئینگلیزی هەیە، ئەڵێ ئەگەر پێ بکەنی عالەم بەدەمتەوە پێکەنێ، بەس کە گریای خۆ بە تەنها گریەیت. جا ئەوەی کە زۆر بە خەیاڵی بیر لە دنیا ئەکاتەوە ووا ئەزانێ ئیتر ئەگاتە ڕۆژێک هیچ ئازارێک نامێنێ، خەفێتێک نامێنێ، خەمێک نامێنێ، ئەوە خەیاڵی بیرکردنەوەیە. ئێمە ئەڵین نا، ڕاستیەکەی هەیە، خەم هەیە، ئازار هەیە، کێشە هەیە، ئەمە سیفەتی ئەم ژیانێ. بەڵام تۆ گەورەتر بیرکەرەوە، با خەمەکانت خەمیشی گەورەتر بن و تۆ هەوڵ بە قوربانی بۆ بە و تۆ لەسەر قوربانیەکان بەردەوام بە و تۆ هەوڵ بە چاکە بکە لەگەڵ خەڵک و چاوەڕی ئەوە مەکە پاداشتت بنەوە، هەر لەسەر ئەمە بەردەوام بە و ئەمە بکە بە بەشێک لە کەسایەتی. ئازیزانم، جاری وا هەیە زیرەک بوونەکە کە هەدەفی تۆیە، خودی زیرەک بوونەکە لەوە چی ئەوەندە گرنگ نەبێ وەک لەوەی کە تۆ ئینسانێکی
ئامادەی لەسەر ئەو ڕێگایە بەردەوام بیت. ملیۆنێرێک ئەڵێ بەدەستێنانی ملیۆنەکە ئیشم پێی نەبوو زۆر، یعنی شتێکی وا لە خەیاڵیان نەبوو کە پارەکانی بسەڕکە، بەڵام ئەڵێ زۆر خۆمانم کرد لەبەرەوەی ئەم جۆرە کەسایەتی ئەیا بە من، ئەم جۆرە کەسایەتی کە ئەتوانێ ئەمە بکە. تۆش لەوە چه پێویستت بەوە نەبێ بە خێرایی ژمارەیەک لەبەرکەیکە 50 ڕەنووس بێ، بەڵام تۆ ببی بەو کەسەی بتانی ئەوە بکەی، واتە تۆ گۆڕاویت، تۆ تواناکەت زیایی کردووە. لەوە ئەچێت تۆ لە ئێستا پەکت نەکەوت بێ لەسەر نەزانینی عەرەبی، بەڵام کاتێک کە تۆ ئەچی فێری عەرەبیەکی، تۆ ئەو ئینسانە بەتوانا و بە سەبر و تەحەمولەی کە ئەوەت بەدەستهێن، کەواتە خۆت یەکەم جار دروست ئەبی. داواکاریەکەی ئێمە ئەوەیە تکایە ئەم پرۆژە کۆتایی نییە، ئەمە پرۆژەی خۆباشکردنە. ئەگەر تۆ 10 هەفتەیەک لەگەڵ ئێمە بەردەوام بووی ئیسفادەت کردووە، تۆ هەر بەردەوام بە ئیسفادەی زیاتر ئەکەی، تۆ هەر بەردەوام بە ئەگەیتە شوێنێکی تر. داواکاریەکە ئەوەیە خەمی خۆت بخۆ، خەمی ئەوە بخۆ بە هەر یەکێک لە ئێمە خەمی ئەوە بخۆین ئەگەر هاتوو گەشتینە تەمەنی پیری تەبیعەتمان بە خۆشی مابێت، ئەگەر هاتوو گەشتینە پیری بە علم و عەقڵ و شەخسیەت و کەسایەتێکی گەورەوە بگەینەوە. ئەگەر هاتوو مردین با دڵخۆش بین لە دوای خۆمان خەیرێکی جاریەمان بەجێهێشت بێ، وانە لە دوای خۆمان چاکەیەکمان کردبێ، خەڵکێک پێی ناخۆش بێکە ئەمرین و دنیا بەجێ ئەجینا چاکەکانی شەرمرن و خراپەکانی شەرمرن. جا ئازیزانم شت زۆرە بیڵێین و دڵنیام ئەم شتانە ئێوە زۆر بەباشی ئەیزانن. شتێ نییە من بێم لێرە فێری ئێوەی بکەم، بەڵکو تەنها ئەمە بیرخستنەوەیەکە و بە خۆداچوونەوەیەکە کە بە دڵنیاییەوە هەمومان ڕۆژانە پێویستمان بەم بیرخستنەوە و بەدواداچوونە. خۆشەویستانم، داواکاریەکان ڕوون و وازحە،